ئەوەش زۆر جار کێشەی بۆ کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان دروست کردووە. کێشەی دەرمان بێگومان کێشەیەکی زۆر گرنگە، بە باسی زیاتری لێەوە بکرێت، قسەی زیاتری لەسەر بکرێت. منیش بۆ ئەمە بەستە میوانم هەیە. دکتۆر ڕێکەوت حەمەڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە لەگەڵم ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر هاتن. پێمان بڵێ کە هەتا وەکو کەی کێشەی کەمی و نەبوونی دەرمان لە هەرێمی کوردستان چارەسەر ناکرێت، بە تایبەتی لە سلێمانی؟ زۆر سپاس لێرەوە بە خێرهاتنی سڵاوێکی گەرمەکەم لە هەموو بینەرانی خۆشەویستی قەناڵی کورسات. پێم وایە مەسەلەی کەمی دەرمان بە تایبەتی دەرمانە گرنگەکانی نەخۆشخانەی هیوا بۆ نەخۆشانی هیوا یاخود بۆ ئەو نەخۆشانەی تریش کە دەرمانی گرانبەها بەکارێنن بەشێکی پێوەستە بە بەغداوە، چونکە بەپێی دەستور و بەپێی بودجەی فیدراڵی دەبێت ئەو دەرمانانە زۆربیان لە حکوومەتی عێراقی فیدراڵەوە دابین بکرێت. بۆ ئەمە بەستەش ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە لیژنەی تەندروستی و کارتێکەرە عاقلەکان لەسەر ئەم بابەتە کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی عێراق کردووە و چەندەها نووسراومان بۆ نەخۆش و بۆ نەخۆشخانەکە دابین کردووە بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانیان و خۆشبەختانە هەندێک دەرمانمان دابین کردووە. هەروەها بەس نەخۆشخانەی هیوان نییە، مەسلەی نەخۆشانی ئەوانن کە تووشی عەجزی گورچیلە بوون و نەخۆشانەی کە غەسلی گورچیلەیان بۆ دەکرێت، گورچی لە شتیان بۆ دەکرێت، ئەوانش هەندێک کێشەیان هەیە و قەڵەباڵغێکی زۆر لەسەر سەنتەرەکانە. هەروەها هەندێک دەرمانی گرانبەهای وەکو دەرمانی ڕۆماتیزم یا ئەو دەرمانانەی کە پێیان وتێت دەرمانی بایۆلۆجی، ئەوانش کێشە و گرفتی گەورەی تێدایە. هەروەها مەوادی سەنتەرەکانی دڵ کە ئەوانش کێشەی هەیە و هەندێک جار سەنتەرەکانی دڵ ئەوەستن و ناتوانن خزمەتگوزاری پێشکەش هاوڵاتیان بکەن. بۆیە ئێمە هەر لە دوای ئەوەی کە وەزیری تەندروستی تازە دەست بەکارە بێت، یەکێک لە ئیشە پێشینەکانمان ئەوەیە کە لەگەڵ یا قسە بکەین بۆ مەسلەی بەشە دەرمانی پارێزگای سلەیمانی و هەرێمی کوردستان. طبعاً بە حکمی ئەوەی کە من لە پێشتر وەزیری تەندروستی و بەڕێوەبەری گشتی تەندروستی بووم، دەرمانی بەغدا ناتوانێت لە 100% ئەو دەرمانەی کە پێویستە بۆ هاوڵاتیان دابینی بکە. دەبێت هەرێمی کوردستانیش بەشە بودجەی زیادە بۆ وەزارەتی تەندروستی و بۆ بەڕێوەبەرایەتە گشتی تەندروستیەکان دابین کە بۆی ئەو دەرمانانەی کە بەغدا ناینێرێ لە ڕێی بەڕێوەبەرایەتە گشتیەکانی تەندروستیەوە بۆ هاوڵاتیان دابین بکرێت. باشە دکتۆرە، زانین کە ئەمەی ئێوە ناوتان برد، ینی بەڕاستی ئەو نەخۆشیانەتان ناوبرد کە دەرمانەکانیان کەمە یان دەست ناکەوە یان کێشەی تایەکە، هەمووی نەخۆشی هەستیار و مەترسیدار نەسڵەن پێویستیان بەوەیە کە زیاتر سەرنجیان بخرێتە سەر و گرنگیان پێ بدرێت. کێ بەرپرسە لەم کێشەیە و چۆن ئەبێ چارەسەر بکرێت؟ باسی بودجەتان کرد، باسی ئەوەتان کرد کە بەشێکی پێوەستە بەغاوە، بەڵام چارەسەری بنەڕەتی چۆن ئەکرێت دکتۆر؟ کە بۆ نمونە جارێکی ترێ من ناچار نەبین بەرنامە بکەینەوە باسی وەکو ئاماژەم پێەیە وەکو ئاماژەم پێەیە یەکێ لە کێشە گەورەکان کێشەی بودجەیە. ئێمە لە ساڵانی بۆ نمونە کە بودجە هەبوو لە 2010 و 11 و 12 تەنانەت هەتا 14 لە 2023 تا 14 مەسلەی دەرمانکڕین کراوە بوو. یعنی ئەوە نەبوو بڵێ وڵا ئەو پارەیە تەحدید دەکرێت بۆ دەرمان. ئەو دەرمانە لە بەغداوە بەهاتایە، ئەوەی تر نەهاتایە هەمووی لە ڕێی حکوومەتی هەرێم و وەزارەتی داراییەوە دابین دەکرا. بۆیە یەکەم شت ئەبێ ئێمە تەرکیز خەینە سەر بەغدا کە هەوڵ بدەین بەشە بودجەی بەشە دەرمانی هەرێمی کوردستان زیاد بکرێ. وەجاران بەغدا ئامێری گرانبەهایە نارد، ئیستا بەداخەوە ئامێری گرانبەهاش نانێرێ. ئەبێت ئەو شتانە هەمووی ڕێککەینەوە کە بەغدا دەرمانێکی زۆر بنێرێ بۆ هەرێمی کوردستان، چونکە
هەر هەرێمی کوردستان هەر نەخۆشەکانی خۆی نییە بەڵکو ژمارەیەکی زۆر لە نەخۆشانی ناخوار و ناوەڕاستی عێراقیش بە تایبەتی لە پارێزگای سلێمانی و بە گشتیش لە هەرێمی کوردستان چارەسەر دەکرێن. پاشان ئەو دەرمانی کەنایەت لە بەغداوە ئەبێ وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێم دابینیکە. باشە دکتۆرە زانین کە دەرمان بەرهەمێکی زۆر زۆر سەرەتاییە لە هەموو وڵاتان پاڵپشتی هەیە، ینی بارودۆخی وڵات هەر جۆرێک بێ بەشێک پارە تەرخانەکرێت بۆ دەرمان بۆی کە لە هەر حاڵەتێکە دەرمان دابین بکرێت. ناکرێت لە هەرێمی کوردستان ئێستا کە بۆشایی بوو جەمان هەیە خۆ ئێمە داهاتی ناوخۆمان هەر هەیە مشور لە دەرمان لانی کەم ئەو دەرمانەکە بۆ ئەم نەخۆشە مزمینانە هەیە، ئەم نەخۆشیە درێژخایانانە هەیە. ئایا ئەمە یاستا ڕێگەی پێ نایات کە لە داهاتی ناوخۆ بەشێکی بۆ تەرخان بکرێت؟ من نازانم مەسەلەی داهاتی ناوخۆ بەژەکایان نا، بەڵام من کە لە وەزارەتی تەندروستی بووم باجێکمان خست بۆ سەر جگەرە، باجێکمان خست بۆ سەر خواردنە کوحولیەکان و هەروەها هەنێک لە بەشە بودجەی ڕووداوی هاتوچۆ بڵین کامیرەکانی هاتوچۆ یاخود سزادانی هاتوچۆمان بۆ سندوقی ژێرپەنجە بەکاردەهێنا. ئەوە پاڵپشتێکی باش بوو بۆ ئەو سندوقە لەو کاتەیە. دکتۆر بابەتێکی تر کە دەربارەی دەرمان هەیە خۆ هەر کەمی و دەست نەکەوتنەکەی نییە. ئەزانی وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان یەک دەرمانی تایبەت ئەچی بۆ دەرمانخانەیەک نرخێکە ئەچیتە دەرمانخانەی تەنیشتی نرخێکی ترا. ئەمە هۆکارەکەی چییە؟ نەبوونی چاودێریە؟ خۆی ئێمە هەر لە کابینەی 7 و 8ەوە دەستمان پێکرد کە ستیکەرمان بۆ دەرماندانا و کە نرخی دەرمانماندانا. ئێستاش لە وەزارەتی تەندروستی هەمان شت پەیڕەوە کرێ و نرخ بۆ دەرمان دانراوە و ئەو دەرمانانەی کە ستیکەریان پێوەیە دەرمانەکان نرخەکانیان سابتە، ناتوانرێت لەو نرخە زیاتر یا کەمتر بفرۆشرێت مەگەر فەرق هەبێ لە نێوان کۆمپانیەکان و شەریکەکانە. خۆ دەزانی هەندێک دەرمان هەیە بە هەندێک شەریکەی ئەوروپی گرانترن لە هەندێک شەریکەی ئاسیاوی. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بابەتەکە ئەوەیە ئەو نەخۆشانەی کە من باسی دەکەم دەرمانەکانیان گرانبەهان ولا توانای نەخۆشەکانتان نییە، بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی شێرپەنجە و نەخۆشی درێژخایانیان هەیە و بەڕاستی ئەوە ئەرکی بەڕێوەبەرایەتە گشتیەکان و وەزارەتی تەندروستی و ئەرکی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمە کە ئەو دەرمانانە دابین بکە. باشە دکتۆر، من وەکو هاوڵاتیەکی ئاسایی بۆ نمونە ئەگەر ڕوبەڕووی حاڵەتێکی ئاوا ببمەوە جەنابەت وتە دەرمانەکان ستیکەری هەیە دەرمانخانە بۆی نییە کە بە نرخێکی جیاواز بیفرۆشێت. ئەگەر من ڕوبەڕووی کێشەیەکی وا ببمەوە بە دوو نرخ و سێ نرخی جیاواز دەستم بکەوێ ئەتوانم لەکوێوە بە دوواداچوونی بۆ بکەم؟ ناوەندێک یان ڕقم تەلەفۆنێکەیە کە بتوانم سکاڵای پێشکەش بکەم لە گرانی نرخی دەرمانیان لە جیاوازی نرخی دەرمان؟ وەڵی ئەبێت لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیەوە یاخود لە ڕێی پزیشکان بڵین سندیکای پزیشکانی دەرمانسازەوە یاخود لە ڕێی کوالیتی کۆنتترۆلی دەرمانەوە سێ جیهەت هەن کە مەفروزە لەو بابەتە پرسنەوە و تەسەوری ژەکەم یعنی بڵێن ڕقەمی تایبەت دانراوێ بۆ ئەو بابەتە. ئەی جەنابتان هەڵسەنگاندنتان چۆنە بە گشتی بۆ نرخی دەرمان لە هەرێمی کوردستان کە بەراوردێگەکەن پێتان وایە کە نرخەکەی لە هەرێمی کوردستان گونجاو بێت یان نا بەراورد بە وڵاتانی تر؟ خۆی با من شتێکت پێ بڵێم، ینی مەسەلەن ئێستا وڵاتی تورکیا مەسەلەن بۆ نمونە خۆی هەندێک نرخ ینی دەعمەکە، مەسەلەن ئەگەر دەرمانەکە بایی مەسەلەن بۆ نمونە 1000 دینار بێ ئەو لەوانەیە 500 دیناری دەعمکە. لەبەرەوە ئەبینیت مەسەلەن لەوانەیە لە وڵاتێکی وەکو تورکیا دەرمان هەرزان بێ بۆ چونکە حکوومەتەکە دەعمیەکە. ئەمەش پەیوەندی بەوە هەیە، هەروە پەیوەندی بەوە هەیە ئایا لیژنەی تەسعیرە یا لیژنەی نرخدانان لە کوالیتی کۆنتترۆل چەند قازانجە خاتە سەر دەرمان. ئێمە کاتی خۆی کە لیژنەی تەسعیرەمان دانابوو هەوڵمان نابوو کە قازانجێکی زۆر نەخینە سەر دەرمانەکە بۆی هاوڵاتیان زۆر باری داراییان گران نەبێت. باشە دکتۆر، باسێکی کەرتی تەندروستی عێراق و هەرێمی کوردستانیشمان بۆ بکە، هەڵسەنگاندنی جەنابەت بۆ کەرتەکە بە گشتی لە ڕووی ژێرخانەوە، لە ڕووی دکتۆرەوە، لە ڕووی ستافەوە بارودۆخمان چۆنە دیسان بەراورد بە وڵاتان
ئەگەر دووریش نەڕۆین بەراورد بە وڵاتانی دراوسێ؟ خۆی ئێمە لە ساڵی 2012 و 13 پلان کاتێک کە من لە کابینەی حوتی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری تەندروستی بووم، پلانێکی تۆکمەماندانە بۆەوەی هەم ژێرخانی تەندروستی زیاد بکەین، ژمارەیەکی زۆر نەخۆشخانە لە زاخۆوە تا خانەقین دروست بکەین و ژمارەیەکی زۆر کارمەندمان دامەزراند. تەنانەت بۆ نمونە ئێمە لە ساڵی 2013 کە بۆ نەخۆشخانەی شار کارمەندمان دامەزران، یەک کارمەند لە ناو سلێمانی نەمابوو دایمەزرێنین، چوین لە ڕانیە و لە کەلار کارمەندمان هێنا بۆ نەخۆشخانەی شاردامان مەزران. بەڵام خۆ دەزانی دوای ئەوەی کە بودجە بڕا، دوای ئەوەی کە بودجە لە بەغداوە بڕا، دوای کە ئێمە تووشی قەیرانی موچە هاتین، ئەم بەرنامانە وەستا. ئەگەر سەرێک بدەیت لە لای خستەخانەی شۆڕشەوە ئەبینی چەند هەیکەلێکی تەواو نەکراوی نەخۆشخانە هەیە، کەوانە هەمووی بڕیار بوو ببن بە خستەخانەی گرنگ بۆ ژێرخانی تەندروستی سلێمانی و هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە تەواو نەکران و هەروەها هێزی کاریش لە ئێمە توانم بڵێم لە 2013ەوە جگە لە پزیشکی گشتی و یەک وەجبە لە پەرستاری زانکۆ و پزیشکی دەرمانساز و پزیشکی ددان کەسی تر دانەمەزراوە. بۆیە بۆ هیواین ئێمە کە لەمە دوا لە بەغدا شەڕ لەسەر ئەوە بکەین کە ئەبێ یاسای پلەبەندی پزیشکی کە ئەوان خۆیان تا ساڵی 2023 خەڵکیان دامەزراندووە شمولی دەرچوانی هەرێمی کوردستانیش بکە و هەرێمی کوردستانیش دا بمەزرێت، دەرچوانی هەرێمی کوردستانیش دا بمەزرێت. ئەوان بە بیانووی ئەوەی کە یاسای پلەبەندی پزیشکی یاسایەکی کۆنە و ناوی هەرێمی کوردستانی تیانە هاتووە، نایەنەوێت کە هەرێمی کوردستان لە دامەزراندنە هەبێت. بەڵام یاسای پلەبەندی پزیشکی ساڵی 2000 و ساڵی 2000 هەرێمی کوردستان نەبووە. بۆیە دەبێت ئێمە جەخت لەسەر ئەوە بکەینەوە کە مەسەلەی دامەزراندنی کادرانی کەرتی تەندروستی بە پێی یاسای پلەبەندی پزیشکی بێت و فەرق نەبێت لە بینی عێراق و هەرێمی کوردستانە. باشە دکتۆر جەناب، لە چەند ڕۆژی ڕابردووە بیرۆکەیەکت خستووەتە ڕوو باس لەوە کردووەکە گرنگە وەزارەتی تەندروستی داهاتی خۆی هەبێت. باسێکی ئەم بیرۆکەیەمان بۆ کە بیرۆکەکە چۆنە هەتاوەکو چەند گرنگە کە جێبەجێ بکرێت. خۆی ئەمە بیرۆکەی من نییە، یعنی من لە وەزارەتی تەندروستی هەرێمیش جێبەجێ مەکرد. لە هەموو دنیا لەبەر ئەوەی جگەرە کێشان، لەبەر ئەوەی مەوادە کحولیەکان، لەبەر ئەوەی نێرگەلە و جگەرەی ئەلکترۆنی و هەموو ئەو بابەتە زیان بەخشانە لە تەنانەت هەندێک خواردنی چەوریش کە ئەبنە هۆی زیان بەخشی و نەخۆشی بە تەندروستی مرۆڤ، زەڕیبەی زۆریان نەخرێتە سەر، گومرگی زۆریان نەخرێتە سەر. ئەو زەڕیبە و گومرگە ئەبێت بە داهات بۆ کەرتی تەندروستی، بۆ ئەوەی کەرتی تەندروستی دەرمانی پێ بکڕێت، بۆ ئەوەی کەرتی تەندروستی ئامێری پێ بکڕێت، بۆ ئەوەی کەرتی تەندروستی لە چارەسەرکردن و دەستنیشانکردنی ئەو نەخۆشیانەدا بەکاری بێنێ کە بەهۆی ئەو مەوادە زیان بەخشانەوە دروست ئەبن. منیش ئەو پێشنیارم بەڕاستی کە بڵێن بەرنامەی حکوومەتەکەی بەڕێز عەلی زەیدیم دی بینیم کە ئەو پێشنیاریتیانە، بۆیە من پێشنیارم کرد کە ئەوە بخرێتە بەرنامەی کارەوە و وەزارەتی تەندروستی عێراق و تەنانەت وەزارەتی تەندروستی هەرێمیش ئەتوانێت ئەو گومرگ و باجانە زیاد بکە کە لەسەر ماوادە زیان بەخشەکانە بۆ ئەوەی لە داهاتی وڵات و لە داهاتی تەندروستی خەڵکا بەکاربێت. زۆر سپاس دکتۆر ڕێکەوت حەمە ڕەشید، ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق.